دێمە سەر نقطەیەکی تر و ئێران و ئەو گەمە سیاسی کە لە بەغدا کردی و پێشبینیم بۆ داهاتووی حکومڕانی لە کوردستان. زۆر گرنگە ئەو دەرسە وەربگرین سەرنجتان بۆ ئەمە ڕاکێشن زۆر بە وردەکارانە. بۆچی خەزعەلی و نوێنەری موقتەدا سەدر چوون بۆ لوبنان لەگەڵ حەسەن نەسروڵڵا دانیشتن بۆ ئەوی کە چێ ببێتە ڕەیسی پەرلەمان لە بەغدا. معلومە لە سەرەتا وتیان ڕەیسی حکوومەت کە فەعالترە، ڕەیسی حکوومەت ئیشەکانی بەدەستە هیچ شیعەیە، ڕەیسی پەرلەمانی عەرەبی سوننەیە، ڕیاسەتی جمهوریش هی کوردە. جا سەیری ئەم فێڵە کە لە کوردیەکە. ساڵی 1934 لە لوبنان ئەو کاتە لەژێر ئینتیدابی فەڕەنسایە بوو، بڕیار درا کە ئەبێ ڕەیسی حکوومەت، ڕەیسی دەوڵەتی لوبنانی مەسیحی بێ و مارۆنی بێ لە تائیفەی مارۆنیەکە. ڕەیسی پەرلەمانە بێ شیعە بێ، ڕەیسی حکوومەتیان هێشتەوە نەیانوت سوننی بێ. لە 1934 هەتا 1943 کە فەڕەنسا ڕۆیشتە دەرەوە هەر مەسیحەکانیان بربڕێەوە، ڕەیسی حکوومەتەکەش لەوان بوو. لە 1943 یەکێکی حکوومەتیان هێنایەکی سوننی بوو بە ڕەیسی حکوومەت. وردە ڕۆیشت و شەڕی تایفیەکە دروست بوو لە 75 تاکو 90 کەس بە کەس نەبوو، هەموو کەسێکە کوژرا، تاکو ئیتیفاقی تائیف کرا و چەکیان هەموو دانا ئیلا چەکی حیزبوڵڵا نەبێ، حیزبوڵڵا چەکەکەی دانەنا. باعتیبار ئێمە پاراستنی ئیسرائیل حدودمان لەسەر و نایڵین ئیسرائیل هجووم بێنێ و وابێ ئەوەش تەحملکەن هەتاکو جێشی لوبنانی خۆی بە قووە دەکات. حیزبوڵڵا وردە بە قووەتر بوو. ساڵی 2000 توانی جەماعەتی سەعەد حەداد و سەر حدودی باشوور هەمووی پاکاتە و پاکسازی و تهدید بکات لەسەر ئیسرائیلیش، هەڕەشە لە بکاتە سەر ئیسرائیل و تەحملی هجوومەکانی عەناقید الغەضەبی شەمۆن پێرس و ئەوانەی تریش هەر بکاتەوە خۆی ڕاگر لەبەریە. جار بۆ جاریش حیزبوڵڵا بە قووەتر بوو لەسەر حسابی ئەوانی تر. ئەو کاتە مقاومەی سوننیش هەبوو، جەماعەتی فەتحیەکن، جەماعەتی ئیخوان موسلیمین، جەماعەتی ئەمەلیش مسلح بوون، حرەکەتی ئەمەلی نەبیه بەڕی کە ئێستا لە پەرلەمان. ئەو کاتە سەمیر جەعجەع و ئەوانی تر و میشل عەون و هەموو ئەوانی تریش مسلح بوون. بەڵام دوایی کە کۆتایی پێهات حیزبوڵڵا هەروەکو خۆی مایەوە شێوەیەکی حەلەزۆنی گەورەتر بوو هەتا گەیشتە ئەو حاڵەتەی حیزبوڵڵا تەعینی ڕەیسی جمهورەکە و ڕەیسی حکوومەتەکە، واتە نەسارا مارۆنیەکان بۆ ڕیاسەی جمهوری ئەوە شێستە ڕوونەکەمەوە هەروەها ڕەیسی حکوومەتەکە. حیزبوڵڵا کە بە قووەت بوو، ڕەیسی پەرلەمان لە 91ەوە نەبیه بەڕیە کە عمری 80 ساڵە، خۆی مەحاماتی تەواو کردو، بەڵام ڕەیسی کوتلەی ئەمەل بوو کە چەکدارن لەگەڵ حیزبوڵڵا کە ئێران دروستی کردووە، بەرامبەر بە یەکتر وەستانەوە لە ساڵی 85 زیاد لە 3-4 هەزار نەفەریان لە یەکتری کوشت و بە تانک لە یەکتریاندا لە ناوچەی ضاحیە چوومەتە ئەو شوێنانە هەمووی کە چوون بۆ لای محەممەد حوسێن فەزڵوڵڵا. لە یەکتریان بەو شێوەدا چونکە سووریا پشتی نەبیه بەڕیە گرت و ئەوانە شیعەی عەلمانی و بێدین بوون وەکو خۆیان. و حیزبوڵڵاش کە دروست بوو بە تەسیری ئێرانی لە دیندارەکانیان بوو. دوای حیزبوڵڵا بە قووەتر بووە، جار بۆ جار ئەوان بە قووەتر بوون و عەقائیدی بوون، تاکو حیزبوڵڵا وای لێهات تەدەخول ناکاتە ئیشی پەرلەمان، بەڵام حیزبوڵڵا خۆی گەورە بوو کە ئیتر بتوانێت جەیشی هەبێ لە جەیشی ڕەسمی وڵات بە قووەتر، تەدەخولیش ناکات لە جەیش. مخابراتی هەبێت لە مخابراتی لوبنان بە قووەتر، ئەنجا بەهۆی خەڵکانێکی وەکو مەشنوق کابرای وەزیری داخلیە توانی مەتاراتیش بگرێتە بەردەستی خۆی، وردە تەسیراتی لەسەر هەموو ئەو شوێنانە دروست کردەوە. ئەنجا سەیری ئەم لوعبەیەکەن کە ئێران کردوێتی و حیزبوڵڵا کردوێتی، چۆن ئەمە دێتەوە بۆ بەغدا، دوایش چۆن دێتەوە بۆ کوردستان. ئەوە هەدەفم لەم زنجیرەی ئەمەیە کە ئەمە حاڵی بکەم لە ڕۆشنبیرانی کورد و سیاسەتمەدارەکان بە تایبەتی بە ڕەڵزگارەکان و ئەو کەسانش کە لە ناو پارتی وێچێتین و ئیزعاجن لەوەی کە ئێران بگاتە ئەم نەتیجە و ئامانج. حیزبوڵڵا لە کاتێکە کە میشێل سولەیمان ئەنجا گەیشتنە ئەو نەتیجەیە سەیری ئەم لوعبەیە، وای لێ هات هەرچی کەسێک کە ئەبوو بە ڕەیس جمهور لە لوبنان لە مەسیحی مارۆنی لە جەیشەوە ئەهات، ئەبوایە لە جەیشەوە بێ بۆی قووەت و وەلای جەیشی هەر پێ بمێنێ. میشێل سولەیمان دوای ئەوەی کە لە جەماعەتی فەتحیدا، فەتحی ئیسلامی و مخەیماتەکانی هەموو داپاچی و هەمووی وێران کرد بەسەر محەجەبەکانیانە،
سعوديش تأييدية كرد ميشيل سليمان هاد بو بالرئيس حكومة دواي أو ميشيل عون لترفي برامبر حزب الله بو وقت الرفيق الحريري كوشلا ل 2005 جماعتك كوتنا بري أمبر وتيان سببكي أويك سوريا وحزب الله كردويان لبري الرفيق الحريري داواي أويك كرد كلبنان بو لبنان كان بو سوريا بكشتو زمن الربيع عربي جبو بهاري عربي لم ترفا كالرفيق الحريري كوشلا جماعتي يدرسون بناوي جماعتي تشواردي آزار جماعتي الرفيق حريري بهي حريري بالبري تاكو سعد حريري قرايا وكركي خشكي بويا كم جاربيان دواي جماعتي سمير جعجر لمسيحي كان جماعتي ولد جملات كدروزة هروا جماعتي شي تركة لقلب شواردي آزارها بون لبرانبرا حزب الله جماعتي نبيه بري حركتي أملو حزب قومي سوري وأنا قومي كاني لبنان أوانش هشتي آزاريان بيكون أمان مبارك باي وسباسي سوريا أنا كر أوانش دجيانا وستانو ورفيق حريريش كوجدابو زخت كوتا سر حزب الله تشاو شوريان كرت سوريا شو دروا بلام حزب الله هستا وجاري باتشي تواني ميشيل عون كيش يبو لدا مزرينراني بجبهي شواردي آزار أو بينتو بلا إخوانا كبسمنس كرسي هبو لبرلمان بينتو بلا إخوانا بو وعديك أبي بالرئيس الجمهور لدوي ميشيل سليمان بما ترفي أو بريان ضعيف كر هنا نوبمبر كوابو حزب الله سركوتوب وهروا إيران لداناني مسيحية مواليبو خويان بويوكو ميشيل سليمان نبي بترفي السعودية وأوتشا كانيك السعودية دابي بايسي مليار دولار لجيش فرنسي كريبو أوتشا كانش كدراب بجيش لبناني كوتا دس حزب الله لقصير معرضي بيكردو لقصيدي ناف داخلي سوريا كخوي عزادي كردبو ولا جهادية كان وتي أوتاهم إلا دس خضانا كوابو أمجارة الرئيس الجمهوري اللبنانيش بدستي الشيعة كان تعينه به لبرانبرات شون برهم صالح العراق رئيسي كردية بلام سربة إيران برهم صالح إما أزعيني هاو بيماني دي ديمقراسي بدات بروريها بشقيتي الله في الريدا وموعدك وعدك أن داو لا تشلشوار أندامية تي كريكا وتبون لقى العائلة مسس الريتش لقى القاسم سليماني كبيه النوى تأيدي شيب كان أمر الشعب أبوه رئاسي جمهوري لبغداد شو أو زياترة وأنا خزمت وأنا كان فؤاد معصوم كدائم خوي لكوتو همش جنجي كي طموحة وهشتا بي معه جنسية شي أمريكية بظاهر أمريكية وبيريشة وبوينباخو مقبولة ولا غيره واش ربطة بإيران إيران آواهات وكو تجربة كي حزب الله برهم صالح ينكر بالرئاسي كردي رئاسي عراقي لم كردة لباش نبيه بري رئيسي برلمان للبنان انجا سيري او لعبة كان شون حلبوسيان هالبجار لعراق محمد حلبوسي محافظي أنبارو يالرمادي هاتن بيانو دكان أقربيتو پارە بدەی بە سەرانی شیعە و ئەندامەکانی شیعە ئێمە دەنگت پێ ئەدەین بۆی تۆ بچیتە شوێنی سەلیم جبوری ببی بە ڕئیسی پەرلەمان هاتن ئیتیفاقیان لە ئوردون لە لوبنان لەگەڵا کرد ئەم پیاوە سونیە 30 ملیۆن دۆلار ڕەشوەیدا بە ئەندامانی شیعەکان لە ناو پەرلەمان کە دەنگەدەن بە حەلبوسی بۆیە ئەو فەزح بوو کە هەریەکە کە دەنگەکەی داوە بە حەلبوسی ڕسمیشی گرتووە بۆی ڕسمەکە بنێرێتەوە بۆ حەلبوسی پارەکەی بۆ بخرێتە حسابەوە لە لوبنانیا لە ئوردون ئاوا کابرای جێ لە سونیان هێنا پارەیان پێکۆ کردە و 30 ملیۆن دایان بە سەرانی شیعە سەود بدەن بە حەلبوسی بێ بۆ پەرلەمان و چاو بەرەو ژێری شیعەکان بێ کە ئەوان بردویانەتە ئەو شوێن هەروەکو جەلال تاڵەبانی چاو بەرەو ژێری شیعە بوو فواد معسووم چاو بەرەو ژێری شیعە بوو بەرهەم ساڵحی چاو بەرەو ژێری شیعە کەوابوو ئێستا هەمان لوعبەی ئەوێ لە لوبنان ڕئیس جمهور کە میشیل عۆنە هەر مەسیحی و مارۆنیە و لە جێیشەوە هاتووە بەڵام حیزب الله هێناوێتی لە بەردەستی حیزب الله نەبیهبەری کە لە 91ەوە عمریشە 80 ساڵە لە 91ەوە ڕئیسی پەرلەمانە هەر شیعەیە هەری خۆیان ڕئیسی حکوومەتیشیان چۆن لێ کرد ڕئیسی حکوومەت هاتنە بێ سونیەک دانن پیاوێکیانە ناوی نەجیب میقاتی عایلەی میقاتی معروفن سونین
نەجیب میقاتیان هێنا حیزب الله کردی بە ڕئیسی حکوومەت. ئەمە طبعا شکست دێنێت چونکە ئەمە حیزبێکی گەورەی اینجا ئەهلی سونەت لە لوبنانە هەموو دەسە پاچە و پەرتەوازن. نەجیب میقاتی ڕۆی یەکی کە حیزب الله اختیاری کرد ناوی فواد سەنیۆرێ. فواد سەنیۆرەیان هێنا سونی لە عایلەیەکی مەرموق بەڵام هەر لە بەردەستی حیزب اللهدان. دوای ئەم جارە ڕەفیق حەریری هات گوشتیان. سعد حەریری هات لە شوێنی حکومەت تەشکیلکە هەڕەشەیان لێ کرد و ڕای کرد چۆوە دەرەوە. چەند جارێک مخالفەی سعودی کرد بۆی بگونجە لەگەڵ لوبنانە لەوێ سجنیان کرد لە سعودیە تەئدیبیشیان کرد. ئێستاش لە تەشکیلەوە کە ئایا بۆی تەشکیلەکرێیان نەیان جێ لە سونیەکی تر دێنێ حیزب الله ئەویش تەعینەکات. سەیریکەن برایانی بەڕێزم، حیزب الله توانی ڕئیسی جمهور دانێ، ڕئیسی پەرلەمان لە خۆیانە دانراوە، ڕئیسی حکوومەتیش لە سونیەکان دابنێ بەڵام هەمویان سەر بە حیزب الله بن. بۆیە خەزعەلی لەگەڵ نوێنەرەکەی مقتەدا سەدر ڕۆیشتن بۆ لای حەسەن نەسروڵڵا کە ئەم پلانە چۆن دابنێن کە لە بەغدا ئەم سێ تەشکیلاتی ڕئیسی دەوڵەت و ڕئیسی پەرلەمان و ڕئیسی حکوومەت هەر بۆ شیعەکان و ئەو کەسانی بکە وەلایانی شیعەکان. ئێرانیش تەعامل لەگەڵ یەکێکەکە کە فەل بێ، فەل یعنی حیزبی گەورەی نەبێ. بۆیە تەعامل لەگەڵ ئیخوان موسلیمین ناکا مەسەلەن. بەڵام لەگەڵ مامۆستا عەلی باپیرە کردی لەبەر تاکە باڵە بۆشی نابێ بە حیزب، لەگەڵ بەرهەم ساڵحەیکە لەبەر بۆی نابێ بە حیزب. فەلن ئەمان سەیرەکەی لە بەغداشە بە هەمان شێوە. ئەنجا کردیان بەو گۆڵمەزە کە ڕیاسی کوردیەکە هەربای بۆ کورد بێ، بۆی نوێنەرەکەی پارتینەیەتە پێشەوە کە فواد حسینە خارە سەلیمیش خۆی هەڵبژارد بوو، سەلیم شوشکەی. خارە سەلیم کاکە گیان تۆ برا هێشتا ناتوانانی ببی بە مۆزەفی سکرتاریەتی ڕیاسەی جمهوری. تۆ لە کوێ خۆت بمڕەشعی کۆمەڵی ڕۆشتی بۆ ئەو شوێنە کە دوو کورسی تێنا، هەروەکو چۆن ئەحمەدی حاجی ڕەشی خۆی مرشح کردو بۆ نائیبی پەرلەمان، تۆش دوو کورسی تێنا. سروو عەبدولواحید ئافرەتێکی سافرە خۆی مرشح کردە بەسەر ئەم هەموو ئایەت الله حجەت الئیسلامە معەممەمانەیە کە ناهێڵن ژنیان بەبێ عەبا بێتە پەرلەمان، ئەمیشێ بە ڕئیسەی عێراق 18 سەوتی هێنا عەلە لەقەل لەو ئیسلامیانە زیاتری هێنا. ئەگەر ڕئاسەتی جمهوری کاریگەری هەبوایە و بە غەیری بەرهەم و یەکێکی تری ئاوا پڕ بکراتەوە هی ئێران مامۆستا عەلی باپیریە برد بۆ ئێران. بۆیە ئەبینی لە بەغدا زۆر تەبیعی زۆر سەلیس و هێواش ئیشەکان کەوتن دەست ئێران. ڕئیسی پەرلەمانە حەلبوسیە سونیە سەر بە ئێران، ڕئیسی دەوڵەت بەرهەم ساڵحە ئەمریکیە بەڵام سەر بە ئێرانە. عادل عەبدولمەهدی کۆنە بەعسی کۆنە ماوی کۆنە مەجلس العلا وازی لە هەموو شتێکی هێناوە، دکتۆراشەیە لە فەڕەنسا خوێندوێتی، شخصیەتێکی مسەقفە، شخصیەتێکی مەرموقە، متەزینە، شارەزای کون و کەلەبەری عێراق لە ڕووی اقتصادی بەخوا عەشیرەتی کوردستان نیە عادل عەبدولمەهدی نەیزانێ. ئەوە بۆی بشزانن کە عادل عەبدولمەهدی ئەو کاتی لە فەڕەنسا بوو ئەو عەشایرانە و ئەو شوێنانی عێراقی هەموو زانی. چۆن نەوشیرا مستەفا لوتکەی شاخەکان یەزانی چەند بەرزن عادل عەبدولمەهدی وەکو ئەوەی زانی کە لە فەڕەنساش دانیشت. بۆیە عادل عەبدولمەهدی ئێستا ئەمریکاش ویستی، ئێرانیش ویستی، کوردیش ویستی بە تەیاراتی جیاوازیشەوە، بەڵام لەعبەکە هەر لە قازانجی ئێران دێتەوە چونکە عادل عەبدولمەهدی بالتالی شیعەیەکی ملتەزیمە. ملتەزیم نەبوو بەڵام ئێستا شیعەیەکی ملتەزیمە کە یەکێکە لە باڵە سەرەکیەکانی مەجلس ئەعلا لەو زمانی محەممەد باقر الحەکیم کە دروستی کرد. ولا نەوتویەکی شۆ بۆ بە مەجلس ئەعلا، یعنی ئەو مشەبعە بە تەیارە دینیەک و کەسێکی ملتەزیمیش. بۆیە ئێستا ئێران ئەم لعبەی لە بەغدادی شا بردەوە هەروەکو لە بەیروت بردوێتەوە. سونیەکەش عایدی خۆیەتی حەلبوسی، کوردەکەش عایدی خۆیەتی بەرهەم ساڵح ئیشەکانی ئیمزاکانی پێەکە. خۆفتێک جەڵا تاڵەبانی ئیمزاکانی لەگەڵ مەحموودی ئەحمەدی نۆژادە کرد، خۆ بە قازانجی کورد نهاتۆتەوە، هەمووی بە قازانجی ئێران هاتۆ بە ملیار دۆلار، حتا کارەباکردین حتا ماستەکەش لە ئێرانەوە هات. هەموو شتێک لە قازانجی ئەوان کۆتایی پێ. ئەم دوو شوێنە ئەم دوو موقعەمان لە بەرچاو بێ و لە بیرمان بێ
کە چۆن دوایی ئێران مامۆستا عەلی باپیر مرەشەحەکە بۆ ڕیاسەی هەرێم لە کوردستان. هەڵبەتەوە پێشبینیە، یعنی شتێکی مستەقبەلیشەوە خوای زانێ، بەڵام خوێندنەوەی ئەحداسەکان لەوەی کە دیسان سەرۆکایەتی هەرێم دروست ببێتەوە، مەسعود دەرزانی خۆی مرەشەحکاتەوە 4 ساڵی تر بێتەوە پێشێ، بەرامبەری نەماوە وەکو نەوشیراو مستەفا بێ منافەسەی بکە، لە یەکێتیش هەموو چاوبەرەژێری پارتی نایەن، چکە گەرەسە 22 کورسیان هەنابێ و پارتی 24 هێنابێ، یعنی ئەوان خۆشیان بکوژن لە نیوەی پارتی سەر ناکەون، لەبەرەو جورئەتی ئەویان نابێ خۆیان مرەشەحکەن. بەڵام و کاتە ئێران نەتوانێتێکی وەکو مامۆستا عەلی باپیر تەڕەحکا بۆ ڕیاسەی هەرێم و خەڵکێکی ئیسلامیش سەوتی بداتێ و خەڵکێکی عەلمانیش بڵێ هەرچۆنە بێ ئەو عایلێ پاڵپیۆنین با ئەم بێتە پێش. بۆیە هیوادارم ئەمانەمان لە بەرچاوی ئەم خوێندنەوانەی کەوا لە ژێرزەمینە ئەکرێ و پلانی دەستشکاندنەوەی قاسم سولەیمانی و ماکگۆرک و بڵێن ئێران و ئەمریکا کە ئەکرێ، ئەمانە زیاتر بتوانین بخوێنینەوە. بەڵام لە هەمان کاتە ئەمانە نەعوذ بالله ئەمانە خوانین بەوەندە بەدەسەڵات.